بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی دابەزینی زۆری بەخۆ بینیوە بە جۆرێک ئەمڕۆ نرخی 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 142,000 دیناری عێراقی بوو. ئەمەش بەهۆی کۆنتترۆلکردنی بازاڕی داوی عێراق لەلایەن بانکی مرکزی عێراقەوە و ڕایشکاری سەرۆگۆزیران مەزهەر محەممەد ساڵح باسی لەوە کردووە کە نرخی دۆلار نزیک دەبێتەوە لە نرخی فەرمی کە 132,000 بەرامبەر بە 100 دلاری ئەمریکا. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی دابەزینی نرخی دۆلار بەرامبەر بە دینار کاریگەری نەبووە لەسەر هەرزانبوونی شتومەک لە بازاردا لە کاتێکە بانکی مرکزی پێشتر ڕایگەیاندووە کە بە نرخی 100 دلار بە نرخی 132,000 بە بازرگاندا بۆی کە شت لە دەرەوە بهێنن بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان. لەگەڵ بەڕێز نەوزات شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم سەرەسەر نرخی شتومەک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و پرسی بە شەخۆراکی مانگانە و چەند پرسێکی تایبەت بە بواری بازرگانی لە هەرێمی کوردستان دەکەین. کاک نەوزات سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین چەندە هەرزانبوونی نرخی دابەزین نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی کاریگەری دەبێت لەسەر دابەزینی شتومەک لە بازارە و ئایا ئێستا بانکی مرکزی بە 132,000 دلار دەدات بە بازرگانانی هەرێمی کوردستان؟ بەڵێ سوپاس کاک حەکیم سڵاو لە بینەرانتان. زۆر سوپاس. هەروەک ئاگادارن ماوەیەکە بەهۆی هەڵبەز و دابەزی بەهای دۆلار و دینارەوە بازاڕەکانی عێراق بە گشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی تووشی هەڵبەز و دابەزینی نرخی کاڵابوون کە ئەمەش کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کرد و هەندێک لە زۆربەی هاوڵاتیان هەندێک کاڵان نرخەکەی بە شێوەیە بەرزبوویەوە کە توانای کڕینیان نەما. ئەو کارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بانکی مرکزی ئەو سیاسەتی نەختینە و سیاسەتی نرخ دیاری دەکات لە بۆ بەهای دراوەکانی و بەو شێوەیەکی وا بە شێوەیە دراسیان کردبوو کە گوایە بگۆڕینی ئەو بەهایە عێراق لە دەنگژەی کەمی سیولە یانەوە ئەو پڕکردنەوەی ئەو فراغی کە هەیە لە بانقی ناوەندی پڕی دەکەنەوە بە دڵنیایەوە سەری شکەوتن لەو پرۆسەیەدا توانیان بڕێکی زۆر لە پارە بخەنەوە احتیاتی بانقی دابنێنەوە و هەروەها ئاڵتونیش بکردنەوە بۆیە لە ئێستادا عێراق خاوەنی بڕێ پارەی باشە و خاوەنی ئاڵتونی باشیشە کە دەتوانێت لە ئایندەدا سوودی لێوە بگرێت. لەو ڕوانگەیەوە بەدەر لەوەی کە عێراق بۆ شێوەیە خۆی کۆ کردەوە لە ڕووی بۆ بانقی مرکزی بەڵام لەلای کەشەوە زیانی گیان بە هاوڵاتیان بارودۆخی ژیانی تقریبەن تێکدا بەوەی کە نرخی زۆر کاڵا بەرز بوویەوە. بەڵام پاش 1-2 ساڵ دوای ئەو تەجروبەیە دەرکەوت کە پێویستە عادەنەسەر لەو بەرزبوونەوەی بەهایە بکەن و بە شێوازێک بێ کە لەگەڵ ژیانی هاوڵاتیان و لەگەڵ داهاتەکانیانە بگونجێ. بۆیە ئەوە بڕیارێکیاندا بەوەی کە بەهای دۆلار بەرامبەر دینار بکەنەوە بە 130,000 دینار. ئەم گۆڕانکاریانەوەی کرد کە نرخی کاڵاکانیش لە هەرێمدا سەقامگیر نەبێ و بەرز و نزمی پێوە دیار بکات. لەم قۆناغەدا خۆتان دەزانن لە دنیای ئابووریدا بە هەمان ئەو بەرزبوونەوەی کە بۆ نرخی کاڵا دروست ئەبێ بۆ هەمان ئەو خێراییە نرخدا نابەزێتەوە. پێویستی بەوەیە پێویستی بەکاتە پێویستی بە دراسەیە پێویستی بە بەرنمەیە. ئێمەش لە بەڕێواتی گشتی بازرگانی کە بەش لایەنێکی پەیوەنددارین بۆ مەسەلەیە لە ڕووی چاودێری بازرگانیەوە تەنها کاری ئێمە ئەوەیە کە بتوانین لە بازاردا بین بۆ ئەوەی لانی کەم ئەو کاڵایەنەی کە نرخیان زۆر بەرزە هەوڵ بدەین سنوورێکی بۆ دابنێن و لە پێچینەوە و متابعی ئەو بازرگانانە بکەین کە نرخێکی زیاتر لەسەر کاڵاکان دادەنێن بۆ قازانجی زیاتر بە شێوەیە بێ کە هەم بازرگانەکەش زیان نەکات هاوڵاتیانیش ئەوەندە زەرمەند نەبێ. بۆیە ڕەنگە کەم تا زۆرێت توانی بێتوان هەندێک ئیجرات بکەین بەڵام هێشتا ڕەنگە لە ئاستی پێویستان نییە چونکە بازارەکانی کوردستان زۆر فراوان بوون و ئیمکانتشی لە بەردەست ئێمەدایە و چاودێری بازرگانی کەمە ڕەنگە فریای هەموو بازارەکان نەکەوین. باشە بەس کاک نەوزات بۆکۆ بەڕێز داماژت پێکرد بۆچی کە دۆلار گران بوو هەتا لە سەروی 155 بۆ 170 بەشێک لە شتەکان ینی گران بوون بەڵام ئێستا دەمێکە لە 155 ئێستاش هاتووەتە 142 و بانکی مرکزی خۆی ئاماژەی بەوە کردووە کە بە 132 دلار بە 132,000 بە بازرگانەکان. بەڵام بۆچی کاریگەرەکە نابینرێت ینی خەلەلەکە لەکوێیە؟ بەڵێ کاک حەکیم بابەت ڕوون بکەمەوە زیاتر بۆی هاوڵاتیانیش لایەن ڕوون بێت چۆنە مەوزوعەکە. بازرگان کە لە دەرەوە کاڵا دێن هەندێک کاڵا
هەندێک کاڵا لە شوێنی خۆی لە شوێنی بەرهێنان نرخی بەرز بووەتەوە ئەمە دیفاانی لە بازرگانەکان بەڵام هەندێک کاڵا بەهۆی گرانی کرێی گواستنەوە و نەقڵەوە بەهاکەیان بەهای بەرز بووەتەوە کەواتە تا ئاگاتە لای ئێمە دوو جاریکە بەرز دەبێتەوە نرخی کاڵاکە بۆیە کاریگەری لە بازاڕی ئێمە دروست کردو خاڵێکی کەشیان ئەوەیە ئەو کاڵایی کە بە گران دەهاتووە لە دەرەوە ئێمە لە 180 کاڵاکانمان لە دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستان و لای ئێمە بەکاری دەهێنین بۆیە ئەو کاڵانەی کە دێن ناو هەرێمی کوردستانە کاتی خۆی بەهای بەرز کراوە دەکەی دێتە ئێرە ئەو بازرگانانی یا ئەو خاوەن مارکێتانەی کە لە ناو بازاردان هیچیان بە پارەی نەقدی ئەو کاڵایە لە بازرگانە گەورەکە وەرناگرن کە لای دەرەوەی هێناوێتی بەڵکو بە قەرز وەری دەگرن بە قەرز و بە دۆلاری وەری دەگرن کاتێکە خاوەن قەرز ینی بازرگانە گەورەکە داوای قەرزەکە لە بازرگانە بچووکەکە دەکاتەوە ئەو حەقینیە بەسەر ئەوە دۆلار بەچەندە ئەو 50 بای 50 کاڵای داوەتێ 50 پێویستە بازرگانە بچووکەش ناچارە ئەو کاڵایە ئەو دۆلارە بچێ ئەگەر خۆشی نەیبێ بە نرخی بەرز بێ بۆ ئەوەی قەرزەکەی پێ بدات چونکە قەرز بەدانەوە لە کۆڵ دەبێتەوە ئەم ئاڵوگۆڕی بازرگانی بچوو لەگەڵ بازرگانی گەورەدا وای کردووە کە نرخی کاڵا بە بەردەوامی لە بەرزبوونەوە دابێ لە ئێستاشدا ئێمە ئێستا لە بازارداین چاودێری بازار دەکەین ئەو کاڵایانەی کە هاتوون ئێمە سەری مەنەفێستیان دەکەین ئەگەر مەنەفێستەکانیان هی پێش بەرزبوونەوەی نرخ بێ و نرخەکانیشیان زۆر زیاتر بێ ئێمە ئیجراتمان لەگەڵا کردوون و دەیان شوێنمان سزاداوە لەو سەر ئەو مەسەلەیە ئەگەر ئەو کاڵایی کە هاتبێتە ناو بازار دوای پێش دابەزینەوەی نرخەکە بێت و ئەوش نرخی بەرز کرد بێتەوە بە هەمان شێوە ئیجراتمان لەگەڵا کردوانی لە هەردوو حاڵەتەکە ئێمە متابعی ئەو کاڵایانە دەکەن کە زیاتر نرخیان بەرز بۆتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان ئەوەندە زەرمەند نەبێت باشە بەس هیچ ئێستا مانگی زیاترە بانکی مرکزی دەڵێ بە 132,100 دلاردا بە بازرگانەکان بۆچی ڕنگدانەوەی لەسەر بازار نییە ینی هەموو کاڵانی کە پێشتر کراون یاخود زۆر جار هاوڵاتی پرسیاریەوە دەکات بۆچی کە دۆلار گران دەبێ یەکسەر کاڵەکانیش گران دەبێ لە کاتێکە ڕەنگە هەندێک پێشتر کاڵا بارزانتر کردراوی بەس بۆ حاڵەتی دابەزاننەوە ئەوەندە قورسە با ئەوەش بۆ ڕوونکەمەوانێ لە سەرەتای ئەم مەوزوعی کە قرار درا کە ئەو بەهای دۆلارە بۆ بازرگانەکان بە 132 یا بە 130,000 بگۆڕدرێتەوە بانقی ناوەندی ماوەیەکی زۆر سەکۆیەکی ئابووری سەکۆیەکی دروست کردەوە بۆ گۆڕینەوەی دراو ینی دراوی بازرگانە گەورەکان ئەم بازرگانانە ئێستا وای لێ هاتووە هەر لە ئەوسا هەر کەسێ چەندەی بیستایە دەچوو دەیگۆڕیەوە و دەچوو کاڵای پێدەهێنا بەس لە ئێستادا بەپێی ئەو ڕێکارە تازانەی کە بانقی مەرکەزی گرتوویەتێ بەر بۆ بازرگان دەبێت ئەو بازرگانەی کە بڕیارەدا بچێت کاڵایە لە دەرەوەی وڵات بێنێ دەبێت بچێت مەنەفێستی ئەو کاڵایە ببا بۆ بانقی مرکزی ئەو بانقی مرکزیش ئەو مەنەفێستە دیراسە دەکات لەگەڵ وڵاتی بەرهەمهێنا قسەی لەسەر دەکات بزانن فعلن ئەو کاڵایە کە ئەم بازرگانە کڕیوێتی ئەو کاتە بازرگانەکە دەتوانێت پارە وەرگێ بۆیە لێرەوە ئەوە دەڵێم ئەو بازرگانی فعلی نەبێ ناتوانێت ئەو پارەیە بگۆڕێتەوانێن بازرگانێک هەیە ڕەنگە بۆ گۆڕینەوەی پارەکە بێ و بۆی قازانجی لە گۆڕینەوەی پارەکە دەستکەوێ ئەوانە دەوریان نەماوە ئێستا ئەوەی کە دەوری ماوە بازرگانە گەورەکانن بازرگانە گەورەکانیش بۆ هەفتەیەک و دوو هەفتە ناڕۆنە وڵاتێک و شتی بێنن بە مەسەلەن دەچنە وڵاتێکەوە بایی لەوانێ بڵم 100 دەفتەر بێنە وڵاتەکە و بۆیە تا هێنانی و تا گەیشتنی بە هەرێمی کوردستان ماوەیەکی پێدەچێت ڕەنگە ئەو کاڵایی کە بەو نرخە هەرزانە ئەگە کڕیوێتیان هێشتا نەگەیشتەوە هەرێمی کوردستان تا بە نرخێکی هەرزان بیفرۆشێ بە مارکێتەکان و ئەوانیش نرخ دابەزێنن ئەم گۆڕانکاریەی کە لە تعاملی بانقی مرکزی لەگەڵ بازرگانان کردوێتی یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە تا ئێستا نەبووە هۆکاری دابەزانی نرخی کاڵاکان باشە واتە ئێستا بڵین بازرگانانی هەرێم دەتوانن بە هەمان نرخی فەرمی 100 دلار بە 132,000 وەربگرن وایە بۆ هێنانی کاڵاوشتومەک بەڵێ هەر بازرگانی فعلی دەتوانێت وەریگرە بازرگانێتر کە بێ تجارەت بە پارەکەەوە بکات نایوەری ناگرێ دەبێت ئەو بازرگانی کە قەراری داوە بازرگانی بکات و شت کە ڕێ و شت بهێنێ دەبێت مەنەفێستەکەی تەقدیم کە ئەگەر مەنەفێستەکەی تەقدیم نەکات بە بانقی مرکزی و بەو ستافی کە دروست بۆ بەو سەکۆیە ئەو سەکۆیش متابعی ئەو کاڵایە نەکە ئایا ئەم بازرگانە کڕیوێت یانەی کڕیوە ئەو کاتە پارەکەی بۆ دەگۆڕنەوە بۆیە ڕێکاری گۆڕینەوەی پارەی دۆلار دیناری عێراقی بە دۆلار کەمێک قورسە تەنها بازرگانە فعلیەکان سوودی لێوەرەگرن خەڵکی کە سوودی لێوەرناگرێ ئەمەیەک لەو ڕێکارانەی کە تازە بانقی مرکزی گرتوێتە بەر بۆ ئەوەی دۆلار بە هەدەر نەڕۆ نەچێت بۆ ئەم لاولا بەبێ بەرنامە باشە ئێوە پێشبین دەکەن کەی نرخشتومەک لانی کەم ئێستا بڵێن دۆلار لە 110 بۆ لە 116 بەرامبەر بە دینار ئەگەر بە نرخی فەرمی بانکی مرکزی وەربگرین دابەزیوە کەی منی ئەو لە 100 دێ لە شتومەک
دادەبەزێ پێشبینی دەکەن چەندی تری پێدەچێت لە بازارەکانی هەرێم پێشبینی دەکەم لە مانگونیە تا 2 مانگیکە بە بەردەوامی بەم شێوەیە دابەزێ من دڵنیام کە ئەو بازرگانانەی کە پاریان گۆڕیوەتەوە کاڵا دێن هەرێمی کوردستان نرخی کاڵاکانیان دادەبەزێت و وردە دەگاتەوە ئاست ئەگە نەشگاتەوە ئاستی پێش بەرزبوونەوەکە لە شتێک کەمترە لەوە بۆ ئەوەیە کە بتوانێت هاوڵاتیش استفادەی لێ بکات و بیکڕێ ئێمە ژۆک چاودێری بازرگانی متابعیان دەکەین ئەو کاڵایی کە دێت سەری مەنەفێستەکانیان دەکەین بۆی بزانین بە چەند کڕیوانە و دەیانەوێت چەنە قازانج خەنە سەر کاڵاکانیان ئەگەر کاڵاکەیان ئەو کاڵایی کە هێناویانە نرخێکی زۆریان خستی بۆ سەر قازانێکی زۆریان خستی بەسەر بە دڵنیایەوە لیان قبوڵ ناکەین و ئیجراتیشیان لەگەڵ دەکەین. باشە هیچ لێپرسینەوەکتان کردووە لەسەر گرانفرۆشی بە تایبەتی لە مانگی ڕەمەزان وەکو چاودێری بازرگانی لە شارەکانی هەرێم؟ بەڵێ کاک حەکیم ئێمە لە مانگی لەم 3 مانگەی ئەم ساڵدا بەرامبەر بە ساڵی ڕابردوو لەگەڵ ئەوەشدا کە سواز بۆ هەندێک لە بازرگان و خاوەن مارکێتەکان کە پابند بوون بە ڕێنمایەکانی چاودێری بازرگانی و ژنەکانی قایمقامەت و ئاسایشی ئابووریەوە نرخی کاڵاکانیان زۆر بەرز نەکردوێتەوە و پابندن بەو ڕێنمایانەی کە هەیە بۆ کوالیتی کاڵاکانیان بۆ دانانی نرخ لەسەری بۆ لە هەمان کاتە بۆ ئەکسپایربوونی مادەکە و ماوەی بەسەرچوونی بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ هەر بۆ معلوماتی جەناب لە ماوەی ئەم 3 مانگەدا بۆ کوداتا پێت بڵێم زیاتر لە 109 تەنی کاڵای ماوە بەسەرچوومان دەست بەسەرا گرتووە لە ناومان بردووە زیاتر لە 81 ملیۆن دینار غرامەی ئەو خەڵکانەمان کردووە کە سەرپێچیان کردووە زیاتر لە 512 سەرپێچیمان تۆمار کردووە زیاتر لە 100 شوێنمان داخستووە. ئەمەش ئەومان پێ دەڵێ ئەم ڕقەمانە ئەومان پێ دەڵێ کە هێشتا خەڵکێکە سەرپێچی لەکا لە ڕێنمایەکان و دەیانەوێ هاوڵاتیان بخەڵەتێنن و فێڵیان لێ بکەن و ئێمەش بە هەموو قوتی خۆمان لە پشتی ئەو فێڵانەوەین و هەوڵ ئەدەین هەر شوێنە کە هەبێت لە ڕابردوودا بەڕاستی هاوڵاتیان سوپاسیان دەکەین هاوکاریان کردوین ئێستش هەر داوایان لێ دەکەین لە هەر شوێنە کە بزانن کاڵایە گرانە کاڵایە ماوەی بەسەرچوونی تەواو بووە کاڵایەک کوالیتەکەی خراپە شوێنی هەڵگرتنەکەی خراپە پێمان بڵێن بە دڵنیاییەوە ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین و لیژنەکان دەنێرین بۆ ئیجراتکردن لەگەڵ ئەو مارکێتەیە ئەو بازرگانەی کە ئەو کارە دەکات. باشە بەس هاوڵاتی بەچی بزانێ و شتە گرانە نرخیشتەکان بەچی دیارەیەوە خۆتانەوەکو دیوانی دیاری دەکەن بۆ نمونە فەردێک بۆ نمونە برنج فاسۆل یاخود ڕۆن کارتۆنێک ڕۆن چەندە دیاری کراوە؟ ئەزانین چۆنە خەڵک نەخێر خەڵکەکەم ئابووری ئێمە بازاری ئابووری ئابوووریەکەمان ئابووری بازارڕە ئێمە وڵاتێکی اشتراکی نین نرخ دیاریکردن بۆ هەموو مارکێتەکان بڵێن دەبێت تەنەکەی ڕۆن بەوەندە بێ فەردەیە برنج بەوەندە بێ بەڵام دەکرێت هاوڵاتی چەند مارکێتێ بگەڕێت لە کام مارکێتیانە هەرزانە لێە بیکڕێ یعنی خۆ ئێمە ئیجبارمان کردوون کە هەموو مارکێتەکان کە دەبێت نرخ لەسەر کاڵاکانیان هەڵواسن بۆیە ڕەنگە نرخ لە کاڵای لە مارکێتێک بۆ مارکێتێکی کە لە هی برنج هەرمان برنجە جیایە هەندوو هەمان ڕۆنە جیایە بۆیە ینی کۆکردنەوەی هەموو شتەکان و کڕینی یەک هەموو کاڵاکانی پێداویستەکانی خۆت لە یەک مارکێتا بەڕاستی بۆ هاوڵاتی ئەگەر قورسە ئەگەر بێت و حەقا متابعەکە دێمە لە دەبینین زۆربەی گەڕەکانە چەندین مارکێت هەیە کە هەموو شتێکی تێدایە بۆیە بگەڕێن لەکوێ هەرزانە و بە هەمان کوالیتی هەیە ئەوە بکڕن باشترە یەک پێشنیاریکەش بۆ هاوڵاتیان ئەوەی بەڕاستی لە ئێستادا ئەگەر بیانەوێ هاوکاری زیاتری لیژنەکانی ئێمە بن هاوکاری بەرز نەبوونەوەی نرخ بن لە بازاردا ئەو کاڵایەنێک کە زۆر پێویست نەمەیکردن ئەمە یەک دوو هەوڵیش بدەین ئەگەر بتوانین خۆمان بۆ بگیرێت شێوازێکی بایکۆتکردنی نرخی ئەو کاڵایە بکەین کە نرخی زۆر گران بووە مەسەلەن ئێستا لەم ڕۆژانەی پێشوای نرخی گۆشتی سوور گران بووە دەکرێت بۆ ماوەی لانی کەم ئەگەر بایکۆتیشی نەکەین کەم بکڕین کاتێک کە تۆ بازاری نەبوو قەسابەکە خواست لەسەری کەم بوو ئەو کاتە بازرگانەکە یا قەسابەکە ناچارەکە ئەو کاڵایی لە بەردەستیدایە نرخەکەی دابەزێنێ بۆ ئەوەی زەرەر نەکات زیاتر کەواتە دەبێتە هۆکارێ بۆ دابەزاندنی نرخ لە کاتێکا کە گەر ئێمە هاوکار بین ئەو کاڵایی کە زۆر پێویست نەبێنەی کڕین یا لانی کە ماوەی هەر ئەو کاڵایە نەکردین ئەگەر بزانین پێداویستی ضروری نییە بۆ ژیان دەتوانین بەم دوو ڕێگایش کارلێک بکەین لەگەڵ هاوڵاتی و لەگەڵ بازرگانە بتوانین نرخەکانیان پێدا بەزێنین بۆ خوارەوە بۆ ئەوەی هەم ئەویش زۆر زەرەر نەکات کاڵاکەی بفرۆشتێ هاوڵاتیانیش بە نرخێکی گران کاڵاکیان نەکڕن. باشە بەس باسی گۆشتی سوورت کردووە بەرزبوونەوەی نرخی مریشکی شەبوو هۆکارەکەی چی بوو هەم گۆشتی سوور و هەم هۆکار
سەبارەت بە گۆشتی سوور بۆیە خۆ دەزانی مانگی ڕەمەزان پێداویستی گۆشت زیاترە لە ینی خواستی لەسەر زۆرترە لە یەک ئەمە لە خاڵی دووهەمیشان ئەوەی ئێران و سووریا ئێمە لەوێەوە ئاژەڵێکی زۆرە هاو بۆ هەرێمی کوردستان بەڵام ماوەیەکی زۆرە ئەو ڕایان گرتووە ناهێڵن ئاژەڵ بێتە هەرێمی کوردستانەوە چ لە ئێرانەوە چ لە سووریاوە ئەمە یەکێ لە هۆکارەکانی تریشی ئەوەیە بازرگانەکان ئێمە باگمان کردن وەکو ڕەتفیعلێ بۆ ئەو مەسەلەیە داوامان لێکردن کە بچن لە جۆرجیا لە وڵاتانی ترەوانم محاولە بکەن ئاژەڵ بێنن بۆ ئەوەی هەمسەری بڕن و بازار تۆزێ ببژێتەوانێ بە گۆشتی سوور لەم هۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشکیش دوو هۆکار یەکێکیانەوەیە کە کاتێک کە گۆشتی سوور بەرز بوویەوە خەڵک لە بری ئەوەی گۆشتی سوور خوا کردی بە مریشک یعنی خواست لەسەر مریشک زۆر بوو کە عادەتەن لە بازاڕێک هەر کاڵایە خواست لەسەر زۆر بێ نرخەکەشی بەرزە بێتەوانێ ئەمە یەکێ لە خاڵەکان خاڵی دووەمیشان ئەوە بوو کێڵگە پەلەوەرەکان هەمیشە گلەیە ئەومان لێ دەکەن ئەڵێ ئێمە بە تێچوویەکی زۆر ئەو بە کەڵەشێر و ئەو مریشکانە بەرهەمدێنین کە ڕەنگە لە زەرەر دابین بۆیە ناو بە ناو لیژنەکانی قایمقامێت و چاودێری بازرگانی هاوکاریان دەکەن بەشێک لە بەرهەمەکانیان دەبچین بۆ ناوەڕاست و خواردی عێراق بە تەنسیق لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی عێراقا بەڵام کاتێک کە ئێمە بزانین نرخی مریشکەکان بەرز دەبێتەوە زیاتر لە پێویست بۆ ڕەم ڕۆژانە چووە نزیکەی 5000 ئێمە ئالێرەدا وەستانمان داوامان لە بازگەکان کرد لە ڕێژەکانی قایمقامەتەوە کە بازگەکان تون بکەنەوانێ با مریشک نەڕوا چونکە نرخ زۆر بەرز بووتەوە ئەمە ژوای کرد کە ئێستا نرخی مریشک وردە بەرەو خوار دەبێتەوە بە دڵنیاییشەوە ڕۆژ لە دوای ڕۆژێ دەخوارەوە چونکە کە بزانین پێداویستی ناو خۆی خۆمان پڕ ناکاتەوانێ و دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخ هەر کاڵایەک زەرەری هەبێ بۆ هاوڵاتیان ئێمە ئیشی لەسەر دەکەین و دەواازەکانی لێ دەگرین بۆ ئەوەی لەناو خوا بەکار بهێنرێت باشە بەس ئەگەر گۆشتی سووریش بەشی پێداویستی ناوخۆنەکە خۆ مریشک بەش دەکا وایە بۆ تێ مجارە حاڵەتی گرانبوونە ئێمە مریشکمان لە خۆمان کەژ ڕووی داوە بەرزبوونەوە وایە کێڵگەی پەلەوەریمان زۆرە لە کوردستانە بەڵام لەبەر زۆری بەرهەمهێنان لەبەر زۆری تێچووی بەرهەمهێنان بەشێک لە کێڵگە پەلەوەریەکان لە ئێستادا خەریکن دای دەخەن ینی وەکو بڵێت وەکو قوتێک بەکارێن بەرامبەرمان ئەڵێ ئەگەر ئێوە یارمەتیمان نەدەن ئێمە زوربەی کێڵگە پەلەوەریەکان دادەخێن چونکە ناتوانین بەو تێچووی کە تێچێی کرد بۆ گەورەکردنی مریشکێک ناتوانین ئێمە بیفرۆشین بەو نرخەکەیەوەتانەوێ بۆیە دەبێ یارمەتیمان بە نرخ بەرزکەینەوە ئێمەش بەڕاستی ڕێگرینەوەی کە نرخ بەرز بێتەوە دەمانەوێت لە ئاستێکی مۆسەتا بوەستێ کە کێڵگە پەلەوەرەکانیش زۆر زەرمەند نەبن هاوڵاتیانیش زۆر نرخێکی گران نەدەن بە مریشەکە بۆیە ومێ دەکەین لە ئایندێکی زۆر نزیکدا نرخی مریشک دەگەڕێتەوە ئاستیجارانی و کێڵگە پەلەوەرەکانیش تەشجیع دەکەین و داواشمان کردووە کە تەشجیعیان پاڵپشتی کێڵگە پەلەوەرەکان بکرێت بە دەڕووی کارەباوە لە ڕووی عەلەفەوە بۆی بتوانرێت ئەوانیش زۆر زەرمەند نەبن لە بەرهەمێنانی ئەو پەلەوەرەی کە بەرهەمی دێن لە کێڵەکانیانە بەس کاک نەوزەت بۆ چیەوە ڕێخستنێک ناکەن پێشتر بڵۆن خاوەن کێڵگە پەلەوەرەکان باسییان لەوە کرد بۆی هەرزانی بەشێک لە کێڵگە پەلەوەرەکانیان داخستووە ئێستاش بڵێن پێگەاندنی مریشک کەمە ئەمە شۆکارە یاخود بۆچی ڕێخستنێک نییە ینی هاوسەنگێک لە بینی بازار و بۆی ئەوانیش زەرە نەکەن ناتوانێت وەکو خۆتان ئەو ڕێبخەن بکو بەتەنسێک لەگەڵ کێڵگە پەلەوەرەکان والله تەنسیقەکە لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ زیاتر ئەوان تەنسیقە دەکەن ئەوان هەوڵیان داوە کە هەوڵ بدەن کرێی کارەبایان بۆ کەمکەنەوە هەوڵیان داوە علەفیان بە نرخی پاڵپشتی کراوە پێ بدەن چونکە بەڕاستی ئەوانی شەقی خۆیان ناڵێت تێچووی زۆرە علەف گران بووە کارەبایان گرانە لەسەریان و پێتێچویان زۆرە بۆیە پێویستە پاڵپشتیان هەبێ بۆ ئەوانش بتوانن بەرهەم بهێنن ئێمە ئێستا لەسەر خەتی لەگەڵ وەزارەتی کشتوکاڵە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەوەی کە بە شێوەیە بێ کە هەم بازرگان هەم خاوەن کێڵگەکان تووشی زەرەر نەبن هەم هاوڵاتیانش مریشیان بە نرخێکی هەرزان دەستکەوێت بۆیە مەترسی لەسەر نەمانی مریشک لە هەرێمی کوردستان نیە مریشک زۆر لە توانای خۆمان زیاترە ئێستا ئێمە بیر لەوە دەکەینەوە لە لیژنێکی بەڵاشمان پێکێناوە لە جارێکەشە لەم بەرنامەی جەنابتە باسمان کرد لیژنەکە دەگەڕێن بە ناو وەزارەتەکانە کە خواردن بەکاردەهێنن بۆ مۆزەفەکانیان یان بۆ بەردەستەکانیان هەوڵ بدەن کە مریشی خۆماڵی بەرهەم بهێنن و ئەوانە بکڕن بەرهەمی خۆماڵی بکڕن بۆ ئەوەی بتوانن هەم بەرهەمی خۆمان ساخ بکرێتەوە لە بازاردا تووشی زەرەر نەبن و هەمیش تەرجیعێک بێ بۆ خاوەن کێڵگەکان کە درێژە بەکارەکانیان بدەن ئەم کارایەکە کە لەو کارانەی کە دەبێتە پەڵپشتێ بۆ کێڵگە پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان باشە بەس ئێوە بە فەرمی وەزارەتی بازرگانی داواتان کردووە لە حکوومەت بڵێن لە ئەنجومەنی وەزیران چونکە باز شتێکە بڵێن پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە بۆی نرخی بۆ نمونە کارەبایە گومرگی علەفەوەی لە دەرەوە دێنرێت کەم بکرێتەوە بۆی کاریگەریشی نەبێت لەسەر کێڵگە پەلەوەریەکان لەسەر
زۆر گرانبوونی نرخی مریشک؟ بەڵێ بەدڵنیایەوە ئێمە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ لە کۆبوونەوەی هاوبەشمان هەیە مەحزەرمان هەیە داوامان کردووە خۆشمان وەکو وەزارەتی بازرگانی یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی مریشک و گۆشت ئەوەمان نووسیوە کە نرخی پاڵپشتی کراو نییە کارەبایان لەسەر گرانە و علەف گرانە و نەمانتوانێت وەکو پێویست پاڵپشتیانکەین دەبێت پاڵپشتیان بکەین بۆ ئەوەی نرخدا بەزێن و بازار سەقامگیر بێ نرخی کاڵای نرخی مریشک و پەلەوەر بۆیە ئێمە پشتگیریان دەکەین هەمیشە و پشتگیریشمان کردوون بە بەردەوامی بۆ ئەوەی کە ئەوانش زەرمەند نەبن چونکە ئەوانشان لە کۆتاییدا هاوڵاتیە وڵاتەن و پێویستە دامی ئەوانش بکرێت. باشە لەسەر بەش خۆراک قسە دەکەین بە زۆک و گۆشتی سور و مریشکیش پێتان وایە هەرزان دەبێتەوە هەردووکیان بەدڵنیایە ئومێد دەکەین ئینشاڵڵا لە نزیکترین کاتە بەڵێ ئێستا بۆی ئەو هێشتا ڕەمەزان تەواو نەبووە هێشتا خواستی لەسەر زۆرە بەڵام بەدڵنیایەوە دوای ڕەمەزان هەم زیاتر هێنانی ئاژەڵ زیاتر دەبێت هەمیش کێڵگە پەلەوەرەکان بەرهەمەکانیان زیاتر دەکەن و بەدڵنیایە ئەو نرخە نامێنێت لە شوێنی خۆی دێتە خوارەوە. باشە بە زۆک بۆ گۆشتی سوور ئێمە ئاژەڵمان لە ناوخۆ بەشی پێداویستی گۆشتی سوور بەشی پێداویستی ناوخۆمان نییە بەشی پێداویستی ناوخۆمان نیە نەخێر نەخێرنەوەڵانی مانە ئێوە یەکێکە لە ئەرکەکانی وەزارەتی کشتتوکاڵ کە گەشە بەو بوارە بدا لە بواری ئاژەڵداری زیاتر بکوە ئاژەڵی زیاتر لە هەرێمی کوردستان هەبێ بۆ بتوانین لە کاتی پێویستە بەکاری بێنین. باشە بۆ نیمانەی خۆ کێشەمان لە کێڵگەنی وایە بڵێن لە وەرگا و شوێنکردن و سەرچاوی ئاو بەخوا ئەزانین چۆنە پێویستی بە هۆشیارێکی ئابوووریانە هەیە بۆ ئەو خاوەن کێڵگانەی کە ئاژەڵداری دەکەن و پێویستە تەشجیعیان کرێ زیاتر هاپاڵپشتیان کرێ هاوکاری زیاتر بکرێن بۆ ئەوەی ئەوانیش تەشجیع بن بەردەوام ئەو پرۆژانیان هەیە زیایی بکەن چونکە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ دانیشتوان زیاد دەکا پێداویستەکانی خەڵک زیاد دەکا کەواتە دەبێت لەگەڵ داخوازیەکانی خەڵک دابین ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو پێداویستیانیان بۆ دابین بکرێت بۆ یەکێک لەو پێداویستی سەرەکیانەی ژیانیش کە هاوڵاتیان زۆر سوودی زۆر بەکاری دەهێنن گۆشتە لەبەرەوە دەبێت هەم ئاژەڵ و هەم پەلەوەریش بە هەم هەردووکیان دەبێت تەرجیعیان بکەین پاڵپشتیان بکەین بۆی زیاد بێت لە هەرێمی کوردستان ئەوە لە کاتێکی ئاوا کەیت بارودۆخەکە بەم شێوەیە کەمە لە بازار نتوانێت نرخ بەرز بێتەوە بە شێوەیە کە خەڵک بۆی نەکردێت بۆیە ئەمە یەکێکە لەو کارانەی کە دەبێت ئێمە دەرسی لێوەربگرین و سوودی لێوەرگرین بۆ ئایندە زیاتر گەشەیان پێ بدەین پێم وایە وەزارەتی کشتتوکاڵش پلانێکی باشی هەیە بۆ مەسەلەیە خەریکن کۆمەڵی پرۆژەی باش لە بەردەستدایە کە گەشەی پێ بدەن و دامیان بکەن بۆی ئەو پرۆژانە فراوان بکرێن و بتوانێت پێداویستەکانی ناوخۆ پێپڕکرێتەوە. باشە سەبارەت بە بەشە خۆراک پێش ڕەمەزان دەنگۆیەوە هەبوو مریشک و گۆشتی گۆشت بڵێن لەگەڵ هێلکە لەگەڵ بەشە خۆراک دابش بکرێ بۆ ئەمە نەکرایە خوتەر دەنگۆ بوو لە عێراق ئەمەکراوە لە هەرێم نەکراوە؟ بۆ باسکەم و بۆ بینەران نیشانی ڕوون کەمەوانێ بەنسبەت مریشک و ئەوانەی کە باس کرا ئەوە وەکو بەڵێن هەرزان بازارە لە ناو بەغدا سێ بازاڕیان کردوێتەوە وەزارەتی بازرگانی بە نرخی پاڵپشتی کراو طبقی هەلکە 1000 دینار کەمتر لە بازار دەفرۆشرێ مریشکیش بە 1000 دینار کەمتر لە بازار دەفرۆشرێ بە پارە دەیفرۆشرێ دەدرێت و شیریش هەندێک جار دەدرێت بە بایعەکان لە ڕێ بریکارەکانەوە بە 1000 دینار کەمتر لە بازار دەفرۆشرێ ئەمە وەکو هەرزان بازار وەکو وەنیە لە چوارچێوەی بیتاقەی تەموینیە بێ بەڵام بەنسبەت خۆراکی خۆمانەوە بەشە خۆراکی کە هەمانە ئێمە ئەم ساڵ سێ بەشە خۆراکمان وەرگرتووە بەشی سێم تەواو بووە لە سلێمانی لە هەولێر تەواو بووە لە 250 تەواو بووە لەوەکو عێراق واین لەگەڵ عێراقا بە یەک مستەوا دەڕۆین ئێستا بەشی چوارەمی خۆراکی هاتوۆتە ناو کۆگاکانی هەرێمی کوردستانەوە ئینشاڵڵا لە هەفتەی ئایندە دەست بە دابەشکردنی یەکەینەویش کەواتە پرۆسەی دابەشکردنی خۆراک کە هەر حەومادەکەی شەکر و زەیت و برنج و دۆشا و ئالینۆک و نیسک و فاسۆلیای تێدایە هەموو ئەمانەی تێدایە و ئینشاڵڵا دابەش دەکرێت بۆ مانگی ڕەمەزانیش 4 مادەیان زیاد کرد بەس تەنها بۆ مانگی ڕەمەزان ئەویش بریتی بوو لە 9 کیلۆ نیشاستە 1 کیلۆ شعریە لەگەڵ 5 کیلۆ ئاردی سفر لەگەڵ 1 طبق هێلکە لە 150 تا 60
نیشاستە و ئاردەکە و شعرەکە هاتووە ئەوە لە ڕێ بریکارەکانەوە دابەشی دەکەین بەس تەنها تا ئێستا هێلکە نەهاتووە هێلکەکە نەهاتووە ئێمەش داوامان کردووە بۆ شارەکانی تریش نەچووە دیارە کێشەیەکی تیا دروست بووە چارەسەریان نەکردووە ومێ دەکەین لە ئایندێکی نزیکدا ئەوی چارەسەر بکرێ پێش کۆتایی هاتنی مانگی ڕەمەزان هێلکەکەش بێ دابەشی بکەین و بگاتە دەست هاوڵاتیان لە ڕێ بریکارەکانی خۆراکەوە باشە بەس لە چەند ڕۆژ ڕابردوویەوە لە بەغداد بەنسبەت ئاردیشەوە فەرموو لەسەر بەڵێ بەنسبەت ئاردیشەوە ئاردیش بۆ باسکە بەنسبەت ئاردیشەوە ئێمە دوو بەشە ئارد تا ئێستا دابشکراوە لە هەموو عێراقاوە وەکو یەک ڕۆیشتووە ئینشاءڵڵا لەم هەفتەیە بێتەوە بەشی دووەم بە تەواوەتی دابش دەکرێت بەسەر هاوڵاتیانە چونکە بەشی ئەخیری مابوو ئینشاءڵڵا دوای تەوابوونی بەشی دووەم بەشی سێم ڕاستەخۆ دەست پێ دەکا بەنسبەت وەرزی تەسویقیشەوە نازانم قسەت بۆ بکەم یاد ئەو پرسیارە بخەینە لەسەر گەنمیش پرسیار لێ دەکەم بەس کوالیتی باشتر دەکرێت وە بزانام لە بودجێ حاکیمەش پشکی هەرێم بۆ خۆراک تقریبا 590 میلیارد دانراوە لە بودجێ عێراقا پشکی هەرێم بۆ خۆراک و بەشە خۆراکی مانگان پارەیەکی باش لە بەغداد کوالیتەکەی 2000 و لەم ساڵە باشتر دەکرێت ئەو پارەی کە دانراوە پارێکی باشە بۆ 12 مانگە بەردەوام ئەو خۆراکە دەبێت بکردێت و دابش بکرێت ئێمە گلەیمان لە وەزارەتی بازرگانی عێراق کرد ئەو عەقدانین کە کراوە بە تایبەت بۆ برنجەکە و هەندێک جار دۆشاوەکەش ئەو ئارینۆکەش لە هەرێمی کوردستان زۆر بەکار ناهێنرێ ئەوانەمان پێوتن و وعدیان داوە کە بۆ عەقدەکانی داهاتوویان چاکتریکەن و لیژانی پەرلەمانیش لە سەریان چوونەتە سەریان و دەستەی نەزاهەش چوەتە سەریان گلەیی خەڵکیان گەیشتۆتە لا بۆیە پێداچوونەوە بۆ عەقدانە دەکەن کە کردویانە دەبێت کە ئەو پارەی کە خەرجی دەکەن بیدەن بە کاڵایە کە بە کەڵکی بەکارهێنان بێت ئێمە ژۆ گلەیەمان گەیان کە لە هەرێمی کوردستانیش خەڵک لە برنجەکە تا ڕادەیە ناڕازیە لە دۆشاوەکە تا ڕادەیە ناڕازیە لە ئارینۆکەکە ناڕازیە بیگۆڕن وعدیان داوە کە بەعام پێداچوونەوە بکەن و دوای ئەوەی کە بودجە تەزدیق کرا سەر لە نوێ بە پێداچوونەوە بۆ عەقدانە دابکەن و مێژومە دەکەن کە پێداچوونەوەیان کرد کاڵایەکی باش بێنن یان خۆراکێکی باش بێنن کە هاوڵاتیان هەمویان بتوانن بیخۆن بەڵێ باش ئەوکو پارەی گەرمی جوتیاران ئەم ساڵامە دەکاتیان کردووە بڵین پارەی ساڵان ڕابردووە هەموو تاو وەرگیراوە بۆ ئەم ساڵیش ئامادەکاری کراوە و نرخی بڵین یەک تەن گەنمی جوتیارە لە هەرێم چۆن وەردەگیرێ بەڵێ سەبارەت بە گەنمی جوتیاران ساڵی 2022 هیچ پارەیەکمان لا نەماوە هەموویمان یاوەتە براز جوتیارەکان لە ساڵی 2014 15 کە بوو بە کێشەیەکی گەورە لە بینی وەزارەتی بازرگانی و حکوومەت هەرێمی کوردستانە خۆشبەختانە بە هەوڵی هەموو لایەک و سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە دەستیان هەبوو لە هێنانەوەی ئەو پارەیە پارەکە هاتەوە ئێستا دابەشی دەکەین لە سلێمانی و لە دوهۆک لە کۆتایی دانهی 2014 و 15 لە هەولێری ڕەنگە لە دەڕۆژی ئایندا ئینشاڵڵا تقریبا 60 تەواو بووە لە 40 ماوە ئینشاڵڵا پێش جەژنی ڕەمەزان ئەویش تەواو دەبێت کۆتایی بە قەرزی جوتیاران دێ لای حکوومەتی هەرێم و لای حکوومەتی وەزارەتی بازرگانی عێراق و لای ئێمەش بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوەی ساڵی ڕابردوو ئێمە ئەم ساڵ خەتەکە ئەوە نییە هەرێمی کوردستان بۆی دیاریکرابێ مەسەلەن 300,000 یا 400,000 وەرگێ هەرچەندێ هەبێ وەلی دەگرین ئەمە یەک دووەمیشان بە هەمان ئەو پارەی ساڵی ڕابردوو 850,000 دینارە بۆ هەر تەنێک ئەوەش تەسبیت کراوە سێمیشان دەرەجەیەک و دەرەجە دوو دەرەجە سێی نەماوە ئێستا هەر خەسمی یەک و خەسمی دوی هەیە کە فەرقەکان 20,000 دینارێکە یعنی جیاوازەکەیان ئەوەندە نییە ئەوانش ئەوەی کە گەنمێکی زۆر جوان بێ 850 دەدەنێ ئەوەی کە گەنمێکی تۆزێ خراپتر بێ یان باش نەبێ 820 تقریبا ئەیدەنێ 825 دەنێ بەو شێوەیە وەعدیش دراوە کە دوای دوو هەفتە هەر جوتیارێکە گەنمەکەی ڕادستی سایلۆکانی ئێمە دەکا دوای دوو هەفتە پارەکەشی وەردەگرێت ینی دو ناکەوەکو ساڵانی ڕابردوو لە کاتی خۆیان پارەکەی دەگاتە دەست و دەتوانێت سوودی لێوەر بگرێت بۆ بەرهەمێکی کە لە زەویەکەیدا باشە بەس پێشتر وەرگرتنی بڵین بڕەکە دیاریکرا بوو لە پشکی هەرێم هەمساڵ هەر چەندێک جوتیار چەند بەرەمی هەبێت لە ناوچە جیاوازەکانی هەمووی وەردەگیرێ بەڵێ ئەم ساڵ بۆمان دیاری نەکراوە چەند وەرگرنیاڵێ هەر چەند گەنم هەبێ وەریگرن هیتر ئینشاءڵڵا تەسەورەکەین 400 تا 500,000 تەن بێت ئینشاءڵڵا گەرم بارانی خێرە بەم شێوەیە بەردەوام بێ ئینشاءڵڵا گەنمەکەمان ئەم ساڵ باش دەبێت و هەچی گەنم لە کوردستان هەیە لە سایلۆکانی ئێمە وەردەگیرێت و شوێنیشمان هەیە بۆ هەڵگرتنی و مەترسی لەسەر ئەوەی نییە کە کەس تا گەنم هەبێ ئێمە وەردەگرین ینی کاتەکەشمان دیاری نەکردووە مەسەلەن لە ماوەیەکی دیاریکراوە بڵێن لە مانگی 6 بۆ مانگی 7 تا گەنم هەبێت لە کوردستان و سیارە هەبێ بۆ گەنمی هێناوێ بۆ سایلۆکان وەردەگرین باشە بڕەکەی دیاریکراوە پێشبین دەکەن ئەم ساڵ چەند
بەرهەمێنانی گەنم لە هەرێمی کوردستان بگاتە چەند؟ واللهی ئومێد دەکەین ساڵی ڕابردوو ئێمە 320,000 تەن گەنممان وەرگرتووە بەس ئەم ساڵتە سەورەکەین بچێتە 400-450 ئینشاءڵڵا. باشە سەبارەت بە کارگەکانیش بڵێن سەبارەت بە پەرەپێدانی بەرهەمی ناوخۆی باز لەوە دەکرێت ئامارێکی یەکێتی هاوردە و ناردنکاران هەبوو لە دوای 2010 نزیکەی 5,000 مۆڵەت دەرابێ لای ئێوە بەڵام ئێستا نزیکەی 2,000 کارگە بڵێن وەستا بن یاخود لە کارکەوتون باسی زۆری باجوانە دەکرێت هەوڵدراوە کەم بکرێتەوە ئەوانەی کە بەرهەمی ناوخۆی یاخود مادە خۆراکیەکان دابین دەکەن لە ناوخۆی هەرێم مابەستن. بەڵێ سەبارەت بە کارگەکان هەرچەندە ئیشی من نییە ئەوە کاک کۆڤان بەڕێوەبەری گشتی گەشەپێدانی پیشەسازیە بەس بە حکمەوەی لە کۆبوونەوەکانە لەگەڵ داین ئێمە لەم سەفەرشمانە کە چوینە بەغدا لەگەڵ وەزارەتی پیشەسازی گفتوگۆمان کرد هەوڵە دێن کە ئەو کارگانەی کە لە هەرێمی کوردستان تۆمارن لە بەغدا بتوانن ئیشکەن ئەوانیشی کە لە بەغدا تۆمارن توان لێرە ئیشکەن و کێشەمان بۆ دروست نەبێت لە ئیشکردن و لە گواستنەوەی بەرهەمەکانیان بۆ ئێمە بۆ ناوەڕاست و خوارد عێراق یاهی ئەوان بۆ ئێرە بێتە هەرێمی کوردستان وەتەنسیقێکی باش کراوە کە هەچی ئاسانکاریە بۆ کارگەکانە بکرێ بەنسبەت خۆشمانەوە لە هەرێمی کوردستان ڕاستە ئەو کارگانەی زۆر کارگەیەکی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان ئیشی لەسەر کراوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران جەنابی کاک مەسعود بارزانی وەزارەتی بازرگانی ڕاست سپارد کە حکوومەتێکی مستەقر دروست کات بە هەموو لایەنە پەیوەنددارەکان ئەو وەزارەتانە کە پەیوەنددارن وەکو وەزارەتی ناوخۆ کشت و کاڵ گەشە ژینگە دووسێ وەزارەتی کەشن ئەمانە ئەوانەی کە پێیوەستن بە مەسائلی پیگەشەپێدانی پیشەسازیەوە دانیشتی نەگەڵیان دوو کۆبوونەوە کراوە تا ئێستا بە سەرۆکاتی جەنابی وەزیری بازرگانی لەو کۆبوونەوەیەدا هەموو ئەو گرفتانەی هاتوونەتە بەردەم گەشەپێدانی پیشەسازی و کارگەکانی هەرێمی کوردستان هەمووی نووسرا دەکرێتە راپۆر دەدرێتە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی دوابڕیای لەسەر بدرێت بۆ چونکە ئەرکی یەکێک لە مەهامەکان و گرنگی پێدانەکانی کاک مەسعود ئەوەیە کە چۆن بتوانین کەرتی پیشەسازی گەشە پێ بدەین چونکە ئێمە هەرچەندە کەرتی کشتتوکاڵمان گەشە پێ بدەین ئەگە کەرتی پیشەسازی هاوشان نەبێت لەگەڵ کەرتی کشتتوکاڵا ئێمە هیچمان نەکردەوە چونکە ئێمە دەبێت بەشێک لەو بەرهەمانەی کشتتوکاڵ بیکەین بە پیشەسازی کشتتوکاڵ پیشەسازی کشتتوکاڵی لێ بکەین بۆ بتوانین بەرهەمەکان خۆمان ئەوەی کە پێویستمانە بەکاری بێنین ئەوەشی کە لە خۆمان زیادە بینێرینە دەرەوە وا بکەین ئێمە بەرهەمەکانی خۆمان زیادین کاک مەسعود خۆی لەسەر خەتە بۆ دوومە بەس یەکێکیان بۆ کارگەکان دووەمیشیان بۆ ئامادەکردن یان بۆ پەیداکردنی بازار بۆ بەرهەمەکانی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی مەبەستێتی بەرهەمی ناوخۆ بگاتە ئاستێک کە بچێتە دەرەوەی وڵات. باشە دوو پرسیاری تر بە کورتی بەس ساڵی ڕابردوو بڵێنەوەی کە هاوردەکرا بوو هەرێم هێنانی شتومەک خەبارەکەی 15 ملیار و 400 میلیۆن دلار بوو بە 600 میلیۆن دلار بڵێن شتی هەرێم ڕۆژ بۆ دەرەوە ئەم ساڵ زیادی دەکەنەوەی دەنێرنە دەرەوە دەگاتە حدودی میلیارێک هاوردەکردن کەم دەبێتەوە بە کورتی بێسپاسەکە. وڵاهی تا ئێستا لەم سێمانگەی خۆمان سێمانگی 2023 ئەگەر بەراورد دیکەن بە سێمانگی 2022 لە ڕووی مۆڵەت پێدانەوە ساڵی ڕابردوو پێم وایە 811 مۆڵەتمان داوە بەڵام ئەم ساڵ 932 مۆڵەتمان داوە یان لە ڕووی مۆڵەت پێدانەوە مۆڵەتمان زیاتر داوە بەڵام لە ڕووی بڕی ڕەسیدی دانراوە بۆ هێنانی کاڵا لە ساڵی ڕابردوو ملیارێک و 901 میلیۆن و 350 هزار بووە ئەم ساڵ ملیارێک و 577 میلیۆن بووە کەواتە ئەکرێ بڵێن جیاوازێکی وایە نییە بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی ئەم ساڵ لە مانگی دووە خۆتان دەزانن لە تورکیا بەوەی ئەو بوومەلەرزەیەوە بۆ ماوەی مانگێک دەواازەی ئیبراهیم خەلیل هەموو جمهور جوڵە بازرگانەکانی تیاوەستا بۆیە ئەگەر ئەو جمهور جوڵە بازرگانیان نەوەستانایە بە دڵنیاییەوە گەشەی بازرگانی ئەم ساڵ زیاترە بوو لە پار. باشە دوا پرسیارم بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە شایستەی دارایی ئەو فەرمانبەرانەی کە لە بەڕێوەبەرایەتی خۆراک کار دەکەن لە سلێمانی پێشتر مانگرتە نەبوو کێشەکان چارەسەر کرا هەمان ئەو شایستەی لە عێراقیە دەیانگرێتەوە لە پارێزگاکانی هەرێمیش بە کورتی بێسپاس دەکەم. بەڵێ یەکێ لەو کارانی کە چوین ئەمجارە بۆ وەزارەتی بازرگانی کۆبوونەوەمان لەگەڵاکردن بۆ ئەوە بوو بۆ ئەوەی ئەو شایستە و مکافاتانەی کە هەیە هاوتا بکرێت لەگەڵ ئەوانی بەغدا ئیشی باشی لەسەر کراوە بەڵێنی باشیان پێداوین چاوەڕوانی ئەنجامی ئەو بەڵێنانەی کە لە کۆبوونەوەکەدا بڕیای لەسەر دراوە ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکدا بەرهەمەکەی دەبینین. پارەکان بۆ خەرج دەکرێت؟ بە دڵنیاییەوە ئەو بڕێپارەی زیاتریشان نەخراوە ئەو پارەیە کە بۆیان دیاری کراوە بۆی بیان دێنێ. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بەوەی بینەرانی بڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.